بخير بي زۆر دکتۆریان حاجی پەری جەنابیشە بەخێر بێ من با لە جەنابتەوە کاک یادگار کێشەی چی هەیە لەگەڵ حاجی پەریە کاک دکتۆریان ئەمڕۆ هاتوونی دە خزمەتی جەنابە بۆی بەرکو بەڵکو ڕێگە چارێکمان بۆ دۆزیتەوە بۆم کێشەی هەمانە ینی دایکم بیرمە ئێمە مناڵ بووین هەمیشەی وت بەرنامەکانی کاک دکتۆر کاتێ بەرنامەکانی بەڕاستی پەخشەکرێ وەرن سێریکەن گوێ لە قسەیان پیاوە بگرن یعنی ئەمە زۆری ویزم ڕۆ تا قەنەعەتمان پێکرد دایکمان بێتە ئێرە چونکە ئەڵەم لەسەر ڕقم بە قسە یەک کەس ناکات ئەتر ئێستا ئەمەژۆمان هەنی و دەرفەتەمان قۆستەوانێ بەڵکو بە قسەی ئێمە ناکە بە قسەی قسەکانی جەنابە بکات تر زۆری ویستاکو وێنامانە بەرنامەکەی بەڕێستەوە کێشەکە چییە ینی ئەو مەسلەی بە ڕۆژوە نیە ڕفتەکات کە بە ڕۆژوو بێ باسە بچینە لای حاجی پەری حاجی پەری بەخێربی زۆر سپاس دکتۆریان یخوا بەخێربی سەد چاوم فەرموو دکتۆریان من زۆر خۆشحاڵم لە نزیکەوە بەڕێستان گەیشتم ڕاست دەکات من زۆر دەمێکە سەیری بەرنامەکانی تۆەکەم خوای گەورە جەزای بەخێرت باتەوانێ هەرچەنە من ئەمە بە کێشە نازانم چونکەمە فەرمانی خوایە و ئەبێ جێبەجێ بکەین بەڵام نازانم ئەم کوڕکچانەی من زۆر گەورەیان کردووە ینی هەستەکەی ئەوان کە باسی ڕۆژووگرتنەکەن من لە پێشەکەەکە باسم کرد جەنابە هەرسووری لەسەرەوە ڕۆژوو بگری بەڵام ئەمە کێشەن ینی بەلای تۆ بەنیسبە داوان و کێشەیە تەڵەن بەخێر بیسە چاو من سپاس دەکەم کە تویشی لەوانەی گوێ لە بەرنمەکانەگەی بەدەگە گوێ لە بەرنمەکان بگی یەبێت تەطبیقیشی کەی خاتونجار حاجی ینی ئێمە کە باسی شتێگەکەین ئەکی دیابێ ئەساسێکی دینی هەبێ خی گەورە فەرزی کردوێ لە سەرمان یاخود ئەساسێکی علمی هەبێ علم سەلبان بێتی بەسەند دێشتێ خوڕافات و دابوونەریتی دواکەوتوانە ئێمە ئیش لەسەرەوە ناکەین من زۆر سپاس دەکەم و فعلەن کوڕەکان من یەشێک لە کچەکانم بینی فعلەن نمونەی ئەخلاقی بەرزن ئەکی تە ڕنگدانەوەی ئەو پەروەدەی جەنابتە کە جوان پەروەدە و کردوون هیوادارم ئینشاءالله کارێ بکەین چۆن ئەوانە جوان پەروەردە کردووە هەر بەو شێوەیەش پەروەردەکە بمێنێ بەڵام ئەم جارەیان ئێمە عکسێکەکەینەوانێ هەتا ئێستا ئەمان جویان لە تۆ گرتووە ڕێنمایەکانی توان جێبەجێ کردووە هەوڵین لەمە و دوای ئیشەڵا خاستن ئەم کێشەیە تۆڵی کێشە نیە من بەڕاستی کە پێشتیش دانیشی لەگەڵ جەنابتانەوە نووسیدانیان بۆ نادوین کاگیادگاروان من بە کێشەیە زانم بەس حەزەکەم لە زمانی کاگیادگار خۆیەوە خۆ بۆمان باسکە کێشەکە چییە کاگیادگار کاک دکتۆریان سەبارەت بە کێشەکەی ئەمە دایکم تەمەنی 45 ساڵە خۆ دەزانی ینی 65 ساڵە بەڵێ ینی کاتێک کەسێکی ژەگادە ئەم تەمەنە لە وڵاتی ئێمە بەتایبەتی ئەین نەخۆشی شت زیاتر کاریگەری تێکات نەخۆشی بەروپیریوێت دایکم ڕۆژی 4 جار ئەبێ عیلاج و حەبەکانی بخوات ینی ئەمە هەموو فەحس و راپۆرتەکانی شتی هەنامە بۆ ڕێزت بۆی بەچای خۆ سێریکەی تا ئێستا هەموو شتەکان ئاساییەکی شوێنیە و ئەمە ژیانە و مرۆڤ نەخۆشی ڕووی تێکات و زۆر ئاسایە بەڵام ئەوی یاسایی نییە دایکم سوورە لەسەروی کە بە ڕۆژوو بێت ینی ئێمە پێمان تۆ دایکی گیان ینی تۆ نەخۆشی لەگەڵایە ڕۆژی 4 جارە بێ عیلاج و حەبەکانە بخۆی بەیانیان نیوەڕوان ئێواران پێش خەوتنیش کاتی دیاریکراوی هەیە بەڵێ بێگومان کاک دکتۆر دوای ناخواردنە بێ ئەم عیلاجانی بخوا ئاین دکتۆر پێی وتوە ئێمە چەند جار ئاین هەوڵمان لەگەڵەوە قەنەعەتمان پێ ناکا کاک دکتۆریان بەڵکو ئاین لە ڕێگەی جەناب توانێت بتوانین قەنەعەتی پێبێنین ئاین مانگە ڕۆژان خۆ دەزانی یەکێ بە ڕۆژوو بێت چۆن نەتوانێت عیلاجەکان لە کاتی خۆیان بخوات دەڵێ پێشتریش کە لەگەڵ جەنابتاندا نیشتین وە لە راپۆرتەکەشان نووسیویانە ینی ئەبێ ئاو زوو بخواتەوانێ یەک گورچی لەش هەیە حاجی ێ باشە خۆ دەزانی ئێمە دوو گورچی لەشمان هەیە جاری وایە ئەڵێن کە ئاوی بزۆر نەخۆینەوە خەریکە گورچی لەمان وشکە بێت بۆچی بە قسەی کوڕەکان ناکەی بۆ بە قسەی دکتۆر ناکەی ئەو پزیشکانی کە ئەم عیلاجیان بۆ نووسیوی دکتۆریان مردن و ژیان بەدەستخوایە ئەگەر خوای گەورە فەرمانی بە شتێک هەبێت ئەوە لە کونفەیەکوونیەکە ئەبێ کێ ئەتوانێت فەرمانی خوا ڕەت کاتەوە هەرچی خوا فەرمانی لەسەر بێ لە یەک دقە پاش و پێنج ناکات من ئەگەر ڕۆژم تەوا بوو بێ خۆ بە عیلاج و دەرمان ناگەڕێتەوە خۆ جزانی ڕۆژوگرتن فەرزە لە سەرمان و بەخوا بێ ئەمری خوان پێ ناکرێ بەخوا ئەگەر ئەو کە بەخوا لەو کاتەوەی دکتۆریان ڕاست و چەپی خۆم ناسیوە هەتاوەکو ئێستا نەم هێشتووە یەک ڕۆژی مانگی ڕەمەزانم لە دەستچێت
تازە بەم تەمەنەوە کە دوا ڕۆژەکانی ژیانمە چۆن نەتوانم بێ ئەمری خوا بکەم من. حاجی پەریەوەی جەنابە دەیڵێ ئێستا و بینێرە بە ڕێزانش کامان بینن ئەکیید زۆربیان لە من و تۆ زیاتر شارەزاییان لە دین و لە مانگی ڕەمەزان و لە عیلاج و لە نەخۆشیە هەیە. وەکو جەنابە دەڵێ ئێمە خوای گەورە ئەمرمان پێکە و بێ ئەمری خوامان پێ ناکەی. ڕەمەزانیش یەکێکە لە ئەرکانەکانی ئیسلام هەتا یاری کێشەمان نییە ڕاستە. بەڵام ئایا دەکرێت تۆ فەرمانێکی خوا جێبەجێ بکەی بەس فەرمانەکەی تری جێبەجێ نەکەی؟ هەموو فەرمانەکانی خوا ئەبێ بە یەکەوە جێبەجێ بکەین چکە نابێ بە کەیفی خۆمان لێ هەڵبژێرین. تۆ لەلایەک گەڵەی خوای گەورە فەرمانی پێ کردوین بە ڕۆژوو بین ڕاستە. ئەی هەر خوای گەورەش فەرمانی پێ نەکردوین ئەگەر نەخۆشی بە ڕۆژوومە بە یا سەفەر بکەی ئەی بۆ ئەمەیان بە قسە ناکەی. ئەوە ینی کە تۆ لێرە ئێستا خوشکە بە ڕێزەکەم قسەیەکەکەی بۆ ڕۆژوەکەتە، بەڵام لە هەمان کاتیشا هەر ئاەتی قورعانی پیرۆسەیە من لە دوایە دەسەر داوای جەنابێت کە ناوی دوو مامۆستا هێنا لەگەڵیشیشیانە قسە ئەەکەین ئەو زیاتر بۆ ماڕوون کاتەوە ئێمە لەو بوارەیە شارەزاییمانی و لەوانەیە شتێکیش بزانین جەناب قەناعەت بێمە نەکەی چکە مامۆسای ئاینینی و پسپۆڕنی لەو بوارەیە. هەر ئاەتی قورعانە ئەڵێ ئەگەر نەخۆش بووی بە ڕۆژوو مەبە. باشە خوشکەکەم تۆ نەخۆشی و هەیەیانیتە ئەوە دوو نەخۆشی بە سەریحی دیارە شەکرە و زەخت. ئەجا گورچیلەیەک شن نیە لاوازە گورچیلەیەکی ترە چوار وەکو جەنابە وتە چوار جار تۆ ئەبێ بەیانیان و نیوەڕوان و عەسر و ئێوادان حەب خۆی ئەبێ ئاو زۆر بخۆیتەوە. باشە خوشکەکەم بەس پێم بڵێ چۆن تۆ بە ڕۆژووبی لە پێنجی بەیانیەوەیە لە چوارەوەیە هەتا وەکو حەوت و هەشتی ئێوارە تەمەن ماوەیەکی تر خۆ دەزانی ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزان خەریکە با بڵین ڕۆژ بە ڕۆژ درێژترە بێ لە چاو مانگی پێشێستەیە ئەکیید کاتی زیاتریەوێ ینی لەوانەیە دێکجا سعات 6 لەوانەیە بانگ بات چۆن نەتوانی 12 سعات خوشکەکەم تۆ بێ ئاوبی. ئەی ئەمە بێ ئەمری خوان نییە، ئەی ئەم نەخۆشیە پێویستی بە عیلاج نییە، ئەی خوای گەورە خۆ شت لێمە قورس ناکە خوشەکەم. من لەگەڵ مامۆستاکەش قساکەم بۆی زیاتر قەناعەت لا دروست بێ. ئەمەش بێ ئەمری خوایە سا تۆ بە ڕۆژووبی ئەی تۆ لایەکەڵێ من بێ ئەمری خوا ناکەم. ئەمەش بێ ئەمری خوایە کە تۆ ئێستا بە ڕۆژووبی.